زیادتر سرفه مجاری رادستی میوانه که من هید چین استودیوین کردستان بیشتر سلیمانیه برئیس خالد حیدر مامستای زانگیه و شروع کار آبوری به آوای کراس راست لگر منه مامستا ام کاتتان باش بهم خوش لو دست بکم بیتان وای که همو کاتم باش زور سپاس بیتان وای که حالایک ل جبهجی کردنی یاسای بودجه ده هبت بەڵێ زۆر سپاس دەکەم بەناوی خۆی بەخشندە مهرەبان خۆی ینی لە سەرەتاوە کە باس لە با بڵێن پەسەندکردن هەوڵدان بۆ پەسەندکردنی ڕەشنووسی با بڵێن پرۆژە یاسا کرا یاسای بودجە ببورن باس لە بڕگەکانی تایبەت مەوادەکانی تایبەت بە هەرێمی کوردستان کرا کە بە شێوازێکی نائاسایی و هەرێمی کوردستان جیا ئەکاتەوە لە تەعاملێکی تاڕادەیەک ئەکرێ بخێنە نێوان دوو کەوانە بڵێن معاملێکی تند لەگەڵ هەرێمی کوردستان ئەکرێ وەکو پارچەیەک لە دەرەوەی عێراق تەعاملی لەگەڵا ئەکرێ تۆڵە سندنەوەیە هەندێک لە سیاسیەکان ئەڵێن ئەمە بریتە لە تۆڕە سندنەوە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی پێشتر بە نمونە بە شێوازێکی تایبەت تەعاملی کردو هەوڵی داوە بۆ خۆی وەکولاینی دارایی وەکولاینی سیاسی ڕیفراندۆمانە خۆی جا بکاتەوە ئێستا کاتی ئەوە هاتووە کە تۆڵە بکەنەوە لە هەرێمی کوردستان و لە تاکی کورد و لە حکوومەتی کوردستانی بەداخەوە بۆ چوونەکەوا بوو بفعلن بینیمان لەو ئەو ماوەدانەی کە لە با بڵێن لە یاسایی بودجە هاتووە فعلن ئەوە ئەسەرمێنێک کە بە تایبەت ئەیانەوێ بە توندی تەعامل بکەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر بە نمونە 250,000 بەرمیل نەوت بوو ڕۆژانەوە نیوەی داهاتەکە نیوەی داهاتە نانەوتیەکان داوا ئەکرا بەڵام دوایی گۆڕا بە ئێستاوی کە ئەگوزەرێ لە ناو یاسای بودجەی عێراقی جێگیر کراوەکە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتەکەەوە لە هەمان کاتیش ئەبێ داهاتە نانەوتیەکە هەمووی ئەین بکات اینجا نیوەی ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ببورن بەڵێ بەو سەردانەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە اینجا بەردەوام بە باشە بەردەوام بە بەڵێ ببورە لێرە ئەوە ئەسەرمێنەیە کە وردە وردە معاملەی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان دوو کەوانە خەڵکی ئەم کوردستانە تونتر ئەبێ وردە وردە تونتر ئەبێ یعنی من نمونێکی زۆر ئاساییان مە بۆ جەنابتان ئەم هەفتەیە من لە سەردانێک بووم لە خانەقین کە جەنابتان ئەزانین خانەقین و کەرکووک دوو ناوچەی سنوورین لەگەڵ هەرێمی کوردستانە خەڵک لەوێ سەرا ئەگرێ بە نمونە بۆ بنزین بۆ وەرگرتنی بنزین باشە ئەگەر حکوومەتی بەغا مەبەستی ئەوە نەبێ کە گەمارۆیەک بخاتە سەر هەرێمی کوردستان بۆ لەوێ سەرەیە لەسەر بنزین بە پیتاقا بە کۆبوونی تایبەت بنزین وەرەگرن و لە بەغاوان نییە لە دیالەوان نیە لە شوێنانی ترکە دوورن لە سنوورەکانی هەرێمی کوردستان دۆخەکە وان نییە مانای ئەوەیە بە نمونە هێنامەوە بۆ بەڕستە مانای ئەوەیە کە هەر لەو بابەتی سوتەمەنیە ئەکرێ ینی نەک هەوڵدان فعلن ئەی سەرمێنێ حکوومەتی بەغا حکوومەتی اتحادی بەداخەوە ئەوێ جاکردنەوەی کە بێ لە تەعامل یعنی بە نمونە من چوون بۆ سەردان من بۆم نییە لەوێ لە خانەقین لە بنزینی 450 دیناری بکەمەوە سیارەکەم ئەمە خودی ئەمە جاکردنەوەی هەرێمی کوردستانە لە تەعاملی ڕۆژانەی ئاسایی بابەتەکانی تریش زۆرن لەو شێوازە پێت وایە بەو سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندەکەی کە لەگەڵیدا ینی جگری سەرۆک وەزیرانە وەزیری داراییە یعنی دەتوانم بڵێم سێ لایەنە پێکهێنەرەکەی حکوومەت هەرێمی کوردستان و بە وەزیرەکانەوە هەمویان بەشدارن پێتان وایە ئەو چارەسەری ئێستا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ خۆی دێنتەوە چارەسەرێکی بەردەوام دەبێتن من یەکشت ئەڵێم ئێمە پێش پەسەندکردنی بودجە باس لەو ینی بینیمان کە بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی واژۆ کرد لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق چی گرنگێکی هەبوو ئەو ڕێکەوتنە هاتینە سەر ئەوەی کە یاسای بودجە پەسەند بکرێت هەموو ئەو بابەتە هەڵوەشێنرایەوە واتە کە پرسیاریان کرد لە چوارچێوەی هەماهەنگی یاخۆ تەنسیقی ئێتار تەنسیقی پرسیار کرا وتیان حکوم و بڕیاردان لای ئێمەیە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق ئەوش بەشێکە لە پرۆسەکە مانای ئەوەیە لێرە ئەم بابەتە ئەوە ئەسەلمێنە کە ئێستا بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ وەفدێکی باڵا سەردانی بەغایەن کردووە و هەوڵە دەن بۆ ئەوەی کە
بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان لەوێ بپارێزن بە نمونە ڕێکەوتن واژۆ ئەکرێت و ئیتفاق کرا دوایەوە کە بەڕێزی بگەڕێتەوە دوای ماوەیەکی تر دوای هەفتەیەکی تر دە ڕۆژێکی تر یەکێک لەو سیاست ئەو کەسانە کە سیاست مەدارن بڕیاردەرن لە پرۆسەی سیاسی و کاریگەریان هەیە لە پرۆسەکە بابەتەکەیان هەڵۆشاندەوە با شتێکیان بەدڵ نەبووتیان ناکرێت ئەو بابەتە نابێت مادەی 140ەکە کە لە دەستور سەرمێنراوە بۆ تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆیە من وەکو خۆم وەکو کەسێک نزیکم لە پرۆسەکە وەکو کەسێک لە ئابووری شتێک ئەزانم بابەتەکە من وەکو هاوڵاتی وەکو کەسێک وەکو عەرزی جەنابتانم کە پسپۆریم ئابووریە و هەڵی ئەسەنگێنم کە ئەوان بیانەوێ پەسەندیەکەن هەر لە بەڕێز لە قسەکانی بەڕێز نووری مالکی کە باستەوە کاڵێ هیچ کێشەیەک نییە حەل نەبێ باشە بۆ وا خەڵک ماندوو ئەکەن بۆ 3 مانگ موچە نادرێت بۆ ئەمە معنەیەوە نییە کە من لێرە پشتگیری حکوومەت یاریمی کوردستانەکەم هەمیشە وتومانە لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانە و لە تەلەڤیزیۆنەکانی تر وتومانە ئێمە هەمیشە وەکو هاوڵاتیان وەکو کەسانێک کە لە ئابووری شت ئەزانی ڕەخنەمان هەیە لە حکوومەت یاریمی کوردستان ئەڵێن حکوومەت هەرێمی کوردستان ئەبوایە ئیدارەی سەرچاوە ئابووریەکانی بە شێوەیەکی باشتر بکردایە بۆ ئەوەی بەڕاستی بۆ ئەوەی ئێمە ئێستا تووشی ئەم حاڵەتە نەبووینایە لەگەڵ حکوومەتی بێگومان دکتۆر طبعاً ئەمە گەر بێنە سەر هەرێمی کوردستان ئەنی هەمویان شادەوە دەدەن کە ئەوە نییە بڵێ کێشە نەبێتن لەم 4 ساڵی ڕابردوو بەداتا ئەوە دەسەلمێنێت کە هەوڵێکی زۆر درراوە بۆ هەمەچەشنکردنی سەرچاوەکانی داهات لە گرنگی پێدان بە سەکتەری کشتتوکاڵ بە سەکتەری بڵێن پیشەسازی گەشتیاری سەکتەرەکانی تر ئەوە نەبوو کە 100% پشت بە نەوت ببەسترێت بەڵام بێمە سەر ڕوویە بابەتی بودجەکە دووبارە ئەو بەهانەیان ئەو هەنجەتەی کە بۆ نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان و نەناردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان دروست دەکرێت بابەتی ئینفاقی فعلیە پێت وایە پرسی ئینفاقی فعلی بۆتە کێشە بۆ نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان؟ آخر چی ئەوسازگیان تۆ بەڕێزت لێرە وەکو جەنابتان باش ئەزانون بینەرە عەزیزەکانیش ئەزانن کە ئینفاقی فعلی ڕاستەقینە ئەو خەرجیە کە لە کۆتایی ساڵ ئەبێ بزانین چەنە یعنی معقولە تۆ بەڕێزت پرۆسەی خەرجکردن ئێستا لە سەرەتای ساڵەوە لە کاتێکە بودجە پەسەند کراوە تا هەتا کۆتایی ساڵ کە بێتە حساباتی ختامی هەمووی پێشبینیکردنە تا آخر دقیقە کۆتایی دێت بە حسابات ئەو کاتە بۆ من دەرەکەوێت کە ئینفاق فعلی چەند بووە یعنی ئەکرێمە بە ئینفاق فعلی کۆتایی ساڵ کە هێشتا کۆتایی ساڵ ناتووە تعامل بکەم لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان کە هێشتا 1 دینار پارەی وەرنەگرتووە ئەوەی کە یعنی وەکو ماف وەکو قەرز وەرگرتووە پارەی وەرگرتووە بەڵام وەکو ماف نەتەعاملی لەگەڵا ناکرێ کە مافی هەیە لە بودجەی عێراق بۆ 2023 ئەمە خودی ئەوە ئەسەلمێنێکە خودی حکوومەتی ئیتحادی تعامل ناکە لەگەڵ هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە باسی ئەکا یعنی کردار لەگەڵ قسەکانە فەرق و جیاوازی هەیە کردار لەگەڵ ئەوەی کە لەسەر وەرەقە نووسراوە فەرق و جیاوازی هەیە بۆیە ئەمانە هەمووی نیشانان هێمای ئەوەن کە بۆمان بابەتەکەمان بۆ ڕوون ئەکەنەوە کە ئەوان بەڕاستی من واگەشتومەتە قەناعەت کە ئەوان نایانەوێ ئەم تەجروبە سەرکەوتووەی کە ئێمە هەمان بوو تا 2013 کۆتایی 2013 بەردەوام بێ و باشترین بەڵگاوەیە کە لە دوای 2013 کۆتایی 2014 بینیان کە هەرێمی کوردستان هەوڵەدا بۆ ڕێفراندۆم و بۆ ئەوەی بڕیاری جیاواز بدات سیاسی بدات کۆمەڵێک شت کە مافی خۆمانە بنمونە بەو شێوازە ئێستا ئەمان وەکو عەرزی جەنابتانم کردە سەرەتای چاپێکەوتنەکە لە خزمەتی بەڕێستان کە ئەوان ئەیانەوێت تۆڵە بکەنەوە لە تۆڵە بسەنەوە لە حکوومەت هەرێمی کوردستان و لە خەڵکی کوردستانیش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ قسەکانیان لەگەڵ کردارە فەرق و جیاوازێکی زۆر هەیە باشە سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە قسەکردنیدا لە ئەوەدا ئاماژەی بەوە کرد کە هەوڵ بوو ئەوە دەدەین بۆ هەموارکردنی هەندێک لە بڕگە و مادەکانی یاسای بودجە پێویستە ئەو هەموارکردنە زیاتر لە چ مادەیەک و بە چ شێوازێک بێت بۆ ئەوەی تووشی ئەم تەفسیری جیاوازانە نەبین کە بۆ یاساکانی یان بۆ مادەکانی یاسای بودجە دەکرێن بڵێن نانێرین و ئەوە ئینفاق فعلیەوە دەبێت بە ئینفاقی ئەوە بێتن پێویستە چۆنی بکرێت تعاملی لەگەڵا بکرێت من عەرزی جەنابتان بکەم یاساکانی بودجە بەڕێستن باسی مەواد ئەکەن یعنی مادەکانی کە تایبەتن بە
هەرێمی تعاملکردن بە هەرێمی کوردستان 12 بڵێ کە وەکو بڕگە وەکو فەرع لە هەندێک شوێن بە نمونە هەیە تۆ جەنابەت پێش سەیری یاساکانی بودجێ پێشتر بکە بۆ پشتی یاریمی کوردستانی تیا نەبوون لەوانە بەڵێ هەبوو جێبەجێ کرا نەخێر نەکرا یعنی خۆیان باس لەواکەن ئەڵێن هەموو شتێک قابلی مناقەشەیە و گفتوگۆیە بە یاساکەشەوە خۆیان ئەڵێن سیاست حکومی عێراق ئەکا حکومی یاساکان ئەکا یعنی سیاسەتیان دانەوە سەروی یاسا بۆیە لێرە ئێمە چەندێک ئێستا لە خزمەتی جەنابتان لەوێ لە پەرلەمان باسی یاسا بکەین باسی بڕگەکان بکەین ئەو بەڕێزانی پەرلەمانتارانی کوردستان کە لەوێ ماندوو بوون و لەشیان ساغ بێ کە هەوڵیاندا بۆ ئەوەی فعلەن بەرژەوەندی یاریمی کوردستان بپارێزن بەڵام بەو شێوازە کە زۆرینە دەنگیاندا بەو شێوازە تێپەڕانرا بەڵە یعنی معنی ئەوەیە کە لێرە ئەو بابەتانەی کە ئەیانەوێ بە زۆرینە تێپەڕێنن وا ئەکرێت ئەمە یەک دوو خودی بابەتی یاساکە مەوادەکان یاساکە بەگشتی خۆیان ئەگەر بیانەوێ ڕای ئەگرن بیانەوێ جێبەجێ شتێکی تر ئەکەن وەکو عەرزی جەنابتانم کرد یعنی ڕێکەوتنەکەی پێش پەسەندکردنی یاسای بودجە شتێک بوو یاسای بودجەکە شتێکی ترە ئێستا سەردانی بەڕێ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ بەغا معنایەکی تر ئەدات ئەم سەردانە لەگەڵ بەڕێزان سەرۆکوەزیرانی عێراق بەڕێ سەرۆک پەرلەمانی عێراقوە و بەڕێزانی تر لە چوارچێوەی هەماهەنگی بابەتەکانی تر لە قسەکان ئاماژادن بەوەی کە گەشتبینی هەیە بەرژەوەندی هاوڵاتی لە هەرێمی کوردستان پارێزراوە ئەبێت و بابەتەکانی تر معنەی ئەوەیە لێرە ڕێکەوتنە سیاسیەکان پێشکەوتن ئێمە پێمان خۆشە کە ڕێکەوتنی سیاسی هەبێ بەڵام ئەمانەوێ یاسا سەروەر بێ بەڵام ئەگەر بیتە سەر یاسا سەروەر بێ با سەری دەستور بکەین دیسان ئەگەڕنەوە بۆ مادەی 140 لە 2005ەوە تا ئێستا باس لە مادەی 140ەکەین کوا بۆیە لێرە وڵاتەکەمان بەداخەوە ئەگەر باسی بوارەکەی خۆمان بکەین باسی ئابوووریەکە بکەین ئەبێ لێرە سیاست خزمەتی ئابووری بکە نەک ئابووری خزمەتی سیاست بکە بەداخەوە ئەوەی ئەگوزەرە لە عێراق ئابووری خزمەتی سیاست ئەکا بۆیە بەڵێ فەرموو بەڵێ ببوورە هەر وەکو جەنابیشتان ئاماژەتان پێکرد کە نووری مالکی ئاماژەی بەوەی کرد کە هەموو شتێک ینی قابلی نیقاشە دەتوانێت بڵێن ینی ئەوەیە نەک تەنیا یاساکەن لەوانەیە لە بابەتی دەستوریشدا گەشتبینن سەرۆکوەزیران گەشتبینە تیمی بڵێن شاندەکە لە بەغا گەشتبینە ڕۆژی یەکشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکرێت و بڕیارێک دەدرێت ئینشاءڵڵا موچەی یان بەشە بودجێ هەرێمی کوردستان دەنێرێت بەڵام پێت وایە ئەمە تا چەند بەردەوامە بێت و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دووبارە مامەڵە لەگەڵ ئەم کێشانە بکاتن لەبەرەوەی لەوانەیە دووبارە سێبارە بێتەوە بەڵێ ئەم بابەتە دڵنیا بن جەنابتان دڵنیا بن هەموو دقەیەک عێراق تووشی کێشەیەک ببێ لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیەیە لەگەڵ نازانم کام لاین کە کاریگەرێ بێ لەسەر پرۆسەی سیاسی و بڕیاردان لە عێراق بەداخەوە کاریگەریکی ڕاستەخۆیە بێ لەسەر دۆخی ئابوووریەکەەوە بە تاکید هەرێمی کوردستانی شەگرێتەوە بۆیە من لێرە ئاڵێم بەڕێ سەرۆکوەزیرانی هەرێم کە گەڕایەوە لەگەڵ گەورە ئابووریناسانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆ ببێتەوە و تەکلیف بکە لە هەموو وەزیرێکی بەڕێز لەگەڵ لژنێکی تایبەت دانیشن بیر بکەنەوە چۆن ئێمە نەهێڵین ئەم بابەتە دووبارە ببێتەوە بنمونە بەڕێز وەزیری کشت و کاڵ لژنەیەک پێک بێنێ بە سەرۆکاتی بەڕێزیان لەگەڵ کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بواری کشت و کاڵ لە بواری ئابووری لە بواری ئیتری ئاودانە بزان چیتر هەیە ئەوانەی کە پەیوەندیدارن بە کشت و کاڵ وا بکەن لە ماوەی 2-3 ساڵی داهاتوو بە هاوکاریکردن لەگەڵ کەرتی تایبەتە وا بکەن لە کەرتی تایبەت بێتە پێشەوە قەبارەی حکوومەت بۆ کابینەی داهاتوو بچووکتر ببێ ژمارەی وەزارەتەکانمان بچووکتر ببێ بۆ ئەوەی ئەوەندە ئیتر باسی موچە نەکەین باسی فرۆشتنی نەوت نەکەین وای لێ بکەین کە گۆشت خەیار پەتاتە بەرهەمەکانی خواردەمەنی ئەو بابەتانە لە زەویەکەی خۆمان بەرەم بهێنرێت وای لێ بکەین کە ئەو بابەتانی کە پێداویستە زەروریەکانن کە ئەچنە بواری ئاسایشی خۆراک و ئاسایشی ئابووری هی خۆمان بێ
ئەو کاتە ئەو کەسانەی کە ئەڵێن ئێمە وا بکەین بۆرینەوتەکە لە هەرێمی کوردستان ئەگرینەوە وا بکەین ناهێڵێن ئاو بێت هەرێمی کوردستان نەزانم چی بە ئەو کاتە ئەوان دێن دەستی ئێمە ماچەکەن بۆ نەوت زۆر باشە دکتۆر زۆر باشە ئێمە هەنگاو بنین بەرەوەی کە پێشتریش ئاماژەم ئاسایشی ئابووری بگەین ئاسایشی ئابووری بەڵێ یەکێک لە دیدگاکانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا گرنگیدان بۆ بەکەرتی کشتتوکاڵ و داتەکان ئەومان پێ دەڵێن کە یعنی پێشوچوونێکی باش هەبووە بەشێکی زۆر لە بەرهەمەکان پێداویستی ناوخۆ پڕ دەکەنەوە و هەناردەی دەرەوە کراون زۆر سپاس دکتۆر خالد حەیدەر مامۆستای زانکۆ و شۆڕەبەکاری ئابووری لە ستودیۆکانی سلێمانیەوە لەگەڵ مابوو سپاس بۆیەوە